الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خوشکو برای ایماندارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. ایماندار و مسلمانی تواو بەهێز هەمیشە و دائم یەقینی تەواوی بە پەروەردگاری هەیە کە لێی خۆش بێ و سەریخا یارمەتیدا لە بەڵاو ناڕەحەتی و موسیبەتەکان ڕزگاری کا و نەجاتی دا. بەڵێ المؤمن بەلەویون، ئینسانی مسلمان و ئیماندار بەڵاو ناڕەحەتیەکان زۆر ڕووی تێکا، اختیبار و ئیمتیحان زۆر ڕووی تێکا. سەربەرزی و عیزەت بوو ئەوانەی کەوا لەو اختیبار و ئیمتیحان و تاقیکردنەوانە دەرەچن، سەبر و ئارامیانە بێت. خوای تەبارەک وتەعالا وعدی بە مسلمان داوە، وعدی پەروەردگاری ڕاستە و دروستە. إن الله يدافع عن الذين آمنوا. خوای گەورە بەرگری ڕاست و دروست دەکات لە مرۆڤەکان، ئیمانداران، باوەڕداران و مسلمانان. بۆیە هیچ کات مسلمانان نائومێد نەبن. نائومێد بوون و مەعویز بوون کوفرە. ئازیزان و خۆشەویستان، ئێمە زۆر جارێ خەڵکمان هەیە ئیمانداری لاواز و زەعیفە، وا هەستەکا کەوا دنیا دنیای مادیاتە، بە مادە و بە جێش و جاش و بە قووە و بە هێز و بە تەکنەلۆجیا دەتوانرێت مرۆڤەکان پارێزراو بێت، وڵات و مجتەمە و کۆمەلگا پارێزراو بێ، ڕوبەڕووی نەخۆشی و وەبا و ناخۆشیەکان ببینەوە. بەڵام دڵنیابن ئەگەر ئینسان بە عەقیدەوە لەسەرم بیر و باوەڕە بە پێی کافرە بێت. ئەمانە هۆکار و ئەسبابن، کەس نەیوتوو ئەمانە بەڕاستی هۆکار و ئەسباب نین، بەڵام مؤثیری حەقیقی کاریگەری ڕاستی و دروستی پەروەردگارە. ئەو حوبوو دەرمانەی، ئەو جێش و جاشەی، ئەو قووە و هێز و تەکنەلۆجیا هەمووی ئەسبابە. ئەگەر خوای تەبارەک وتەعالا شیفا لە دەرمانە دانەنێ، قووە و هێز و یارمەتی و پاراستن لە تەکنەلۆجیا دانەنێ، هیچ شتێک ناتوانێ ئەو قووە و هێزەی تێکا. هەموو قووە و هێزێک لای پەروەردگارە. إن الله على كل شيء قدير. هەندێک وا گومانە بن دەسەڵاتدار و پاشاکان، وەزیر و گزیرەکان، ئەوانەی کەوا ئەمڕۆ مەغرور بوون، غرور سەری خۆیشان و ماڵ و جێش و جاشی خواردون، وا گومانە بن دەسەڵاتەکەیان، جێش و جاشەکەیان، قووە و هێزەکەیان، ماڵ و سامان و سەرۆتەکەیان ئەو تەکنەلۆجیای ئەمڕۆ بەکارێنن دەیان پارێزێ، سەرکەوتویانەکە و سەریانەخات. بەڵام ئەوە چای خۆمانەی بینین چۆن خوای تەبارەک وتەعالا سووک و ڕسوایانەکە، چۆن ئەیان بینین خوای تەبارەک وتەعالا زەلیلیانەکە بە هەموو هێز و جێش و جاشێکیانەوە، بە هەموو قووەیەکی تەکنەلۆجیایانەوە ناتوانن ڕوبەڕووی زوندیەکی پەروەردگار ببنەوە. ئازیزان و خۆشەویستان، خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێت: يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك. وافن أي إنسان ضعيف لا وازو داماو بو مغرور أبي وشي غرور بيكا بو لخوت درچي بو سجد بو خوانا بي بو دا صلاة خوات بشجو خستوها. إنساني مغرور خوای تبارک وتعالی توی لە قەترەیە ئاو دروست کردووە. ئینسانی مەغرور خوای تبارک وتعالی ئەو ڕۆحەی بە تۆ داوە، ئەم هەیکەل و سیما و دەسەڵاتەی بە تۆ داوە. بەچی مەغرورەبی؟ بە خوایەکی کەریم، خوای خالقی تۆیە و رازقی تۆیە، بە کون فەیەکوونێک هەموو شتێکە. چی مەغروری کردووی؟ ئەو خوایەی تۆی دروست کردووە لەسەر جوانترین شێوە،
ئەو خوای یارمەتی تۆی داوە، ئەو خوایی کەوا گیانت لێ ئەسێنێ و ئەگەڕێیتەوە بۆ لای چی مەغرورتەکە؟ چ قووە و هێزێکەیە بەرامبەر ئەوە بۆسێکەوە کاتێکە خوا ئیزرائیل ناردبووە گیان کێشانی بوێرێ ڕووبەڕووی ئیزرائیل و فریشتەکانی پەروەردگار بێتەوە؟ بەچی مەغرور بووی؟ بەچی یاخی بووی؟ بەڕاستی ئەبێ بگەڕێیتەوە، ئەبێ سوجدە بەری، ئەبێ تەنەزول بکەی، ئەبێ دان بەڕاستیا برێی، ئەینا بەڕاستی لەسەر ئەو غرورە بمێنیتەوە. خوای تەبارەک وتەعالا سوکر ڕسوات دەکات. من تەکەبەرە فەقەد تەکەسەرە. هەر کەس دوودبەرز بوو بێ لە جیهانە لەم سەر ئەرزا، خوای تەبارەک وتەعالا ڕۆژێک لە ڕۆژان لوتی شکاندووە و زەلیلی کردووە. ئەوەی کەوا خوێندەوارە و ئەخوێنێتەوە لە مێژوو چەندین تاغوتی لوتبەرز خوا لوتی شکاندووە. لە سەردەمانی ئێمە ئەوەی بە چاوی خۆمان بینی بێتمان چەندەها دەسەڵاتدار و زلهێز و خاوەنی هێز خوای تەبارەک وتەعالا لوتی شکاندووە و زەلیلی کردووە. بۆیە مەغرور مەبن لە هەر پۆستێکای، لە هەر پلەیەکای، لە هەر دەسەڵاتەکای مەغرور مەبە، لە خۆت دەرمەچۆ، خۆت بە گەورە مەزانە، دائما متواضع بە، ئاگات لەوە بێ خوایەک تۆی دروست کردووە لەسەر جوانترین شێوە پێت ئەفەرمێ مەغرور مەبە، مەغرور نەبی پشتیوانتم، ئەگەر مەغرور بیت لوتت دەشێنم. لە حەدیثێکی قودسیە فيما يروي عن ربي سيدنا رسول الله صلى الله عليه وسلم بمان باسكا خوا فرمي الكبرياء ردائي والعظمة إزاري فمن نازعني واحدا منهما قذفته في النار. خوا فرمي الكبرياء دا صلاة، عظمة هيس، قوة هيس، همه خوما قوريو إلهيتو دا صلاة همه خوما جبرويت همه خوما كس نزاع من قلانكا هر كسيك بيوي نزاع لقل منابكا آجا وبنيتوا وخوي بخوا بزاني يا منافسة دا صلاتي من بكا يا دان بدا صلاتي من أنني إقرار نكا غرور بياكا برواي بمنو بدا صلاتي من نبي أوي خما آقروا جا آقريك لدنيا لقيامتها لدنيا زليل يكات لدنيا إشكينيت لدنيا رسوايا كات لقيامتي شاد جهنمي في قرمكات. آزيان خوش ويستان نمرود قارون هامان فرعون أبو جهل وما يكري خلف أمثالي أمانة هر هميان طاغوتي زمان بون أماني تلك لزماني خمانا رويان داو بون هيزو قويان بو هيان ويمن خواي سر أرزمه فرعون أي من خوام نعوذ بالله كتاب يغضربوا منافسة قرآني فيها كرد بلام خوا زليلي كرد أمروش مسلماني إيمان لاواز هي عليه هرشي قوة لا أمريكا لا إنجليزا لا أوروبا لا بريطانيا لا فلانة ولا في سارة يعني ده صلاة إخوائي ليات كردوها أما أقرب عقيدة ومخصوصا بي كافر بيت بلا ما قال لك يلي ونزاني إخوائي بيليت أو إيمان لاوازية هم قوة وده صلاة إخوائي لمدة يكسال وزياتر أمريكا وإسرائيل وزولك وقاور پەلاماری وڵاتی مسلمانیان دا هەل لە زۆر وڵاتی مسلمانیان تەفروتنا کردو و وێرانیان کردو و دابەشیان کردو و منفعەتی وڵاتانە ئەدزن و ئەیخۆن و ئەیبەن لەسەر منفعەتی وڵاتانە ئەژین بەڵام ئەوەی یەک ساڵی ڕەبەقە زیاتر وڵات و شارێکی وەکو غەزەیان سوتما کرد وێرانیان کرد بەڕاستی وڵاتانی مسلمانیان پشتیان تێ کرد بەڵام خوای تەبارەک وتەعالا پەلەی نییە لمدة يكشو الروجا ولاتي كيوكو أمريكا ولاية كاليفورنيا بيكشو الروج زرري يكسالي غزان ليدا بدا صلاتك بجنودك لجنودكاني خوي خوا جنودي زورا خوا أوندا جنودي زورا كس ناتواني بيانش ميدت بيكميشو لنمري دلنا وبرد خوشان تشاك زانن أم آقريك وا لسرو جيرويت أم بلاك بويان وارد بو أم رشبا أم باو بارانا أما
ئەلمانی و مەلاعیدەکانیانەوێ بیکەنە کارەسازی سروشتی و درۆدە لەسە و شت دروستەکەن، بەڵام ئەمە خۆیشانە و ڕاستیە زانن ئەمە نە سروشتیە و نە هیچ، ئەمە دەسەڵاتی پەروەردگارە، ئەمە قوە و هێزی پەروەردگارە، ئەمە عقوبەی وڵاتێکی زلهێزە کە ئەمڕۆ ئیدعای ئولوهیەتەکە لەسەر ئەرزان نەعوذ بالله، ئیدعای سووتانی شەرقی ئەوسەطیە کرد، بەڵام خوا بە کون فەیەکونیە لە شەو ڕۆژێکە سوتماگی کرد، وێرانی کرد، ڕسوای کردن شارێکەوە، شاری دەوڵەمەندەکان، شاری هونەرولۆتیەکان، شاری ڕاقیسەکان، شاری مفسید و فەسادکاران، خوای تەبارەک و تەعالا لە یەک شەوە لە شەو ڕۆژێکە وێرانی کردن، ترس و بێمی خستە دڵیانەوە، دوعای مسلمانان گیرا بوو، هەر ئەو قۆهێزە بوو ئەمریکا بڵێ ئادەی ئیسرائیل ئەم جارە ئیعلانی سووکی و ڕسوایی و سڵح و ئاشتایی بکە لەگەڵ جێشێکی بچووکی داماوی بێهێزە کە هیچ قۆ و هێزێکیان نییە تەنها پەروەردگار نەبێ، ئەوان وایانە وا هاتبوون کە نەک غەزە هەر مسلمان نەیەڵن بە تەواوی سوتماکیان کردن، کۆمەنیەتی جوولەکەیە، ئەڵێن ئێمە نحن شعب الله المختار، هەر ئەبێ ئێمە بین، ئەبێ عالم یان عەبید و کۆی لێی ئێمە بێ یان ئەبێ بیان کوژوینە نایان بەرین، بەڵام ئەمە نیشانەی زیلەتیانە، نیشانەی بێعیزەتیانە، نیشانەی ناوچوونیانە، ئەمە مقدیمەی مانە هیچ نییە، ئەمە خوای تەبارەک و تەعالا عەزابی کەمە بۆی ناردوون کە گەورەترین پشتیوانی ئیسرائیل خوا زەلیلی کرد و لوتیشکان. و بۆ معلوماتان ئیمانداران و باوەڕداران دڵنیابن هەموو میلەتێکە بێهێز بێت، مەزلوم بێت، داماو بێ، با کافریش بێت، خوا وعدی داوە لەئەنسوڕەنەکم وەلەو بەعدە حین، بە مەزلومە فەرمێت چینی مەزلوم و چەوساوە و داماو ڕۆژێک لە ڕۆژان من سەرتانەخەم مادەم ئێوە زەلیل بوون و زاڵم زەلیلی کردوون، ئەو زوڵما کە زاڵم زوڵمتان لێکا لەو زاڵمەی قبوڵ ناکەم، با مەزلوم کافریش بێت. خوای تەبارەک و تەعالا وعدی داوە، وعدی خوش ڕاست، إن الله لا يخلف الميعاد، ڕۆژە لە ڕۆژان چینی مەزلوم و ستەم لێکراو هەر سەرەکەوێ بەسەر زاڵمە، زاڵم خوا هەر زەلیل ئەکات. لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئان بەمان باس دەکات کە هەرچی جوولەکەی ناو مەدینەیە، بەنو قوڕەیزەیە، خەیبەرە، و هەروەها هەرچی قوە و هێزی قوڕەیش و کافرە یەکیان گرت، وەکو چۆن ئەمڕۆ قواتی متحیدەی عالەم و جیهان پەلاماری وڵاتی مسلمانان ئەدەن و کاولیەکەن وێرانەکەن، بەڵام خوا زەلیلیانەکات، سووکیانەکات، ڕسویانەکات. لەو سەردەمەیشا هەر هەمویان پەلاماری پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەریاندا، چواردەوری مەدینەیان گرت، ئیتر مسلمانان بەڕاستی هیچ مەجالێکیان نەما کە ئیتر مەجالی دەرچوون بێت، چواردەوریان گیرا پێغەمبەر و سەحابە هەر هەمویانە ناوبەرن. العبد يدبر والله يغير، عبد بەرنامە داڕێژێ، پلان داڕێژێ، بەڵام خوا ئەم شتانە ئەگۆڕێت، هیچ شتێک بەدەست کەس نییە. خوای تەبارەک و تەعالا چۆن ئاوا ڕەشە باو ئاگری نارد بۆ وڵاتی کالیفۆرنا، زەلیلیکردن و ڕسوایکردن و تەنەزولی پێکردن، ئاوا باو بارانی ناردە سەر ئەحزاب و جوولەکە و گاور کە هەمویان بە موشریک و کافرەوە پەلاماری پێغەمبەراندا چادر و خێمە و بار و بارمەتیان پێچاوە ڕایان کرد کە دوو مانگ پێغەمبەریان محاصەرەدا بوو. إن الله يدافع عن الذين آمنوا، مسلمان خوا دیفاعی لێکا بە هەرچی کافر و مەلاعیدی عالەمە یەک بگرن، بەس مسلمان ڕاست کار لەگەڵ خوا. بەڵکو خوا فەرمێت ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. مسلمانان لەو کاتا چونکە ئیمانان بەهێز و بەقوت بوو، ئیمانی شهودیان بوو، ئەم هەموو جێژ و جاشیان بینی ورتێکیان لێوە نەهاو، نەیانوت ئێمە بۆ بێ زەلیل بین، بۆ بێ پێغەمبەرەکەی خوا ئاوای بەسەر بێت چواردەوری بیرێت، هیچیان نەوت، بەڵکو وتیان ئەمە وعد و فەرمانی پەروەردگار و پێغەمبەرەکەیەتی، خوا و پێغەمبەرەکەی ڕاستەکەن، ئێمە تەسلیم ئەبین. ئیمانیان بەهێزترە بوو، بەقووەترە بوو، بەو ئیمانە بەهێزە خوا ڕسوای کردن.
بەو ئیمانە بەڕێزە خوا دوژمنەکانی بۆ زەلیل کردن و ڕسوای کردن. ئیمانی بەهێز و بە قووەت لە مسلمانە بێ بەڕاستی هەستی پۆڵایینە، هەست الحەسینە ئازیزان و خۆشەویستان. بەڵکو خوا ئەو پلانەی کە ئەوان دانرشتوو بۆ پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر خوا بەسەر خۆیان ئاشکاندیوە. ئەوە تا خوا فەرمێت ورد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا وكفى الله المؤمنين القتال وكان الله قويا عزيزا. أو أوانيتيان بو أو أوان برنامجيان بو أو غيظ بوغزو أو كينو دخزاري كواتيان بو خوا بسر خوان أشكانديوة زليلي كردن برتوازي كردن لناوي بردن وخواي تبارك وتعالى مسلمانين لشر أوان بدور قرد هر بجنودي پروردگار خوار ناوي بردن أما قوي هيزو عزتي ذاتي الله ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يفقهون. عزته قوريو جبروديت ده صلاة همي إخوة وبيغنبري إخوايا مسلمانان وإيمان دارانا بلا منافق ودور ركان تناقن إيمان تان بهيز بيه إيمان تان بقوت بيه هر کس یک مظلوم بوسلم يكراو بيه حقي خوي بات دستي إخوة أقر نيتواني لو ظالم حق سينيت بيقينوا بباوروا عقيديها بيت روشيك للروشان خوا ظالمي بو الزليل كاتو سوق الرسوايا كات ملتي كردية ما تشي بسر نهات ظالم يك بسر مانو ابو لبين شوار ديوارا كسنه ايوه بلا شاوي كليب يوه باوكو كرنانه لپنايك اقسب كان بلام لمديجي زور كما خواهي جورا دشمني بو زليل كردين دعاي مسلمان وإيمان دارانو جرق سوتاوانو دايكانو باوكاني خاون شهيدو خاون أنفالو خاون كيمياوي خواهي جورا تولي وسندن لكنا قرتنيان زليلان كردن لناوان بردن خويانو جيش وجاش وجنوديان هر كسيجي استا ظلم لمي اللي تبكى أمي اللي تبسو سينتوا نانو آو قوتي ببريا زليلي كاو بيفروش بولاتان شاور ريبكن إما ماينو زندو إن شاء الله بتشاوي خمان زلتو قباحته نقبتي وبدبختيان بينين هر کسی دلسوزی ملت بيه دلسوزی ایمانی ملت بيه اخلاقی ملت بيه خواه سریخات آزان خوشویستان عقیدتان ببيت باورتان بقایم بيه برواتان بهيز وقوة مادياتي أمريكا وبريطانيا نبيه ببشتيواني خوتاني نزانن ونزانن ايتر أمانة هن ايتر خواو برنامج خواليات كان أماني سنين أمانة هر هميان كفي سردريان روجك لروجان خواي جورا بتواوي معنا زليلي بردسي مسلمانان كا ومسلمانان لا ينداوى راسنا كان اينات شون لقديمة هزار اوان صال مسلمان هرشي اوروبا وموروبا جولكا وقاورا زيلتي بردسي بو شون اهل ايمان بون اهل دين بون بلام لو تي مسلمان لا يداوى بوتكولي قاورو جولكا او مسلمان زليلي بردسي كافر وقاورو جولكا بوا أين أجر عزته نصدقي جاران إيمان دينكي جاران لمسلمان إيمان داران وباور داران هبه والله شي كافر وملاعيده هي بيلاوي مسلمانان ما شكنوا بيا أخي كان فلان بداخوا مسلمانان أمره خمانين قوري مسلمانان ولاتي مسلمانان أمره خويان ولاتي فروشتوا بقاوروا بجولكا خواهي قول الرحمن بيبكا خواهي عاقبت ما خير بيري خواهي زلتي بدسي دشمن ما زياترنكي خواهي دشمن ما زياتر بوزليلكي خواهي اوقو يزي امريكا وبريطانيا وولاتانيا اوروبايانا خواهي زليليان كي خواهي زليليان كي خواهي بوقو يزانا انازن منافسي تو دا صلادي توي بيكن خواهي لناويان بري خواهي لو زياتر بيان سوتياني سوت ما كان كي رسوايان كي زليلي بدسي مسلمانان كي خواهي عزته نصرته قوة بمسلمان قرن روا خواهي أو عزته نصرتي داوة بيغمبرو أصحابي بيغمبرو أصحابي بدرو باقي شينا كان تري مسلمان لسردماني كونا كافريان زليل كردو خواهي أو قوية زمان بوب قرن روا خواهي أو إيمان مان بوب قرن روا خواهي كافر برد كافري ملعون مشريكو بيدين كان ملاعيده وملعيده كان زليلي بدس مسلمان كي خواهي لتفارينوا باسم أعظم إخوات حق ما في تواوي أهل غزة وفلسطين سنة
حق و مافی تەواوی ئێمە میلەتی کورسیەنە لە زاڵم و ستەمکارانمان خوایە ئەوەی مەزلومە ئەوەی ستەم لێکراوە زوڵمی لێکراوە خوایە حق و مافی وەبسیەنە وعدی تۆ ڕاستە خۆت وعدت داوە مەزلوم سەرەخەی زاڵم زەیلەکەی خوایە هەرچی زاڵمە گەورە و بچووکیانە خوایە زەلیل و ڕسوایکەی خوایە مەزلوم و ستەم لێکراوەکان خوایە سەرخەی خوایە شیفای نەخۆشیەکانمان بێ عاقبەتی پیرەکانمان بخێبگەڕی هیدایەتی گەنجە جوانەکانمان بێ خوایە سەربەرزمان کەی خوایە لە دەرد و بەڵاو باو نەخۆشی لامان دەی خوایە زاڵم ئەوەندە زوڵمان لێ نەکا خوایە کافر و گاور و جوولەکەونە زاڵەکەی بەسەرمانە خوایە کافر و گاور و جوولەکە زەلیلکەی خوایە ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین ئەگەر نەخۆشیانەیە خوایە شیفای عاجل و پلان بۆ بنێرە منداڵیانە منداڵی ساڵحیان بەرێ هەیان دە و ساڵەنیە خوایە ساڵحیان کە هەیانە و مەفقودە و دیارنێ خوایە بەیەکیان شاد کەیتەوە خوایە لە دەپاڕێنەوە ئەوانەی فەقیرن هەژارن نەدارن داوای دوعای خێریان لێ کردن خوایە دەوڵەمەنان کە بە ئیمان و سیحەت و عافیەت و عیزەتەوە خوایە ئەوەی کرێشی ڕزگاری کە ئەوەی گەنجە و ژنی نهێناوە دانەمەدا خوایە دایان مەزێنی لە قورئان و لە کچانمان بە حەیا و حورمەت و ئیمان و سیحەت و عیفەت و عافیەتەوە یا ڕەبی خوایە لە دەپاڕێنەوە کوردستانمان ئاوادان کەیتەوە خوایە ئەم زوڵم و زۆڵێکەوە بەسەرمانوەیە ئەم هەموو ناڕەعەتی و ئەم هەموو شەرمەسەرێ بەسەرمانوەیە ئەم نانبڕین و قووت بڕینە ئەم هەموو چەوسانەوەی بەسەرمانوەیە هەر کەس هێوەکار و سەبەبکارە خوایە شوکر ڕسوایکەی خوایە لێ قبوڵ نەکەی خوایە زەلیلیکەی خوایە بێنان و بێئاویکەی خۆی و جێژداشن ناوبەری خوایە ئەوەی پشتیوانی ئەم میلەتەیە ئەوەی دیفاع لەم میلەتەیەکە لە دینی ئەم میلەتەکە خوایە سەربەرزیکە خوایە بەعیزەتیکە خوایە بەرقەراریکە خوایە ئەو دراوسیانەی ئێمە کە بە زەیان بە کوردستانە نایەتەوە هەموو ڕۆژە بیانێکمان پێگرن وڵاتمان سوت باکەن یا ڕەبی خوایان قموڵەکەی یا ڕەبی خوایە جێژداشان تێبشێن بەسەرەکە یا ڕەبی خوایە زەلیلیان کەی یا ڕەبی خوایە لە ناویان بەری خوایە لە دەپاڕێنەوە شیفای نەخۆشەکانی خەستەخانەی هیوا و باقی خەستەخانەکانی تر بی ئەوانەی کەوا لە ئەم مزگەوتان و ئەهلی ئەم محەلەن و نەخۆشیان هەیە لە ماڵەوە لە دەروی وڵاتە لە ناوی وڵاتەوە داوای دوعایان کردووە خوایە شیفای عاجل و پلان بۆ بنێرە خوایە شیفای هەموو نەخۆشی مسلمانان بە خوایە عیزەت و نەسەدی زیاتر بۆ مسلمانان بگەڕێنەوە خوایە زیاتر لوتفت بێ لەگەڵ ئێمەش و ئەهلی غەزەیش و چین و بۆرما و باقی مسلمانانی جیانە کە ئەمڕۆ لە زیلەتە ئاژین خوایە هەرچی مسلمان و ئیماندارە لە شەرق و غەربی ئەرزا هەیە زەلیلە و داما و مەزلومە خوایە ڕزگاری کردە زاڵم و ستەمکار یا ڕەبی خوایە لە دەپاڕێنەوە بە ئیمانمان ژێنە بە ئیمانوانرەنە بە ئیمان و زیندومان کەرەوە خوایە هەر هەموو لایەکمان لە دەرد و بەڵاو و باو نەخۆشیەکان بپارێزە و ڕزگارمان کە یا ڕەبی خوایە ئەوانەی خزمەتیان بەم مزگەوتی ئەمە کردووە لە بەردی بناغەوە حتا ئەو ڕۆژەی ئەم مزگەوتە ئەمێنەوە قیام و ساعەیە ئەم ئەرزە و ئەم خاکە ئەمێنێ خوایە هەر دینارێ هەر تمەنێ هەر دینارێ هەر دۆلارە سەرفیان کردووە خوایە بیکە بە کەشتی نەجات بۆیان بیکە بە مای سەحەت و شیفا و عیزەت بۆیان لە دیون و لە دنیا بیکە مای ڕزگاری بۆیان بیکە مایەی لێخۆشبوون و قەسر و قسووری باش بۆ ئێمەش و بۆ تەواوی مسلمانانن کەوا بەشداریان کردووە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين